لەژێر چاودێری دکتۆر ئالان حەمەسەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و مامۆستا لوقمان سەعید سەدیق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بەیاوەری بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیکردن و بەڕێوەبەری تەکنیکی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر. ئەمڕۆ یەکەم ڕۆژی تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی نۆی بنەڕەتی دەستی پێکرد لە کۆی 39,309 قوتابی کە دابەش بوونە بەسەر 695 هۆڵ لە 15 تاوەکو 26 تاقیکردنەوەکانیان ئەنجام دەدەن. بەڵێ سەبارەت بە بەشداربوونی قوتابیان لە سوونی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر 39,309 قوتابی بەشداری تاقیکردنەوەکانی نیشتیمانی پۆلی نۆی بنەڕەتی دەکەن لە سوونی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و ئەم 39,309 قوتابیە دابەش بوونە بەسەر 695 هۆڵ کە ئەزموین تێدا ئەنجام دەدرێت و سەبارەت بە بابەتە تەکنیکیەکانی کە پەیڕەو کراوە لە هۆڵەکان لێژنەی تایبەت پێک هاتووە لە پەروەردەی قەزاکان سەبارەت بەو بابەتە کە لە نێزیکەوە بە دوواداچوون بۆ بابەتی تەکنیکیەکان بکەن وەک دابینکردنی فێنکەرەوە و مەسایلی کارەبایات و هیوادارم قوتابیانمان لە کەشێکی ئارام لە کەشێکی پەروەردەییانە تاقیکردنەوەکانی خۆیان ئەنجام بدەن. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم، هیوادارم کە پلەی نایە بەدەست بێنن. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردن و تاقیکردنەوەکان بوو لە هیچ هۆڵێک کێشەیەک یاخود شتێکە ڕوویداوە. بەبێ بە دوواداچوونەکانی خۆمان ئێمە راپۆرتی پاش هەموو تاقیکردنەوەیەک وەردەگرین کە بۆ مادێ کێشەی وا بەرچاو نەبووە کە پیشانی باز بێ. لەبەرەوەی ئێمە ڕێکاری تەواومان گرتوتە بەر پێش دەستپێکی تاقیکردنەوەکان چەندین کۆبوونەوەمان چ لەگەر لێژنەی پەروەردەی قەزاکان ئەنجامدابی وەکو لێژنەی لقی پارێزگاش ئێمە چەندین کۆبوونەوەی خۆمان ئەنجامدا بۆ ئەوەی ڕێکاری تونند و تۆڵ بگرینە بەر بە مەبەستی ئەنجامدانی تاقیکردنەوەکان کە بە شێوەیەکی شەفافانە بەڕێوە بچێت. بە مەبەستی لە نزیکەوە ئاگاداربوون لە چۆنیەتی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر ڕایگەیاند کە هەموو هەوڵێکیان داوە بۆ ئەوەی قوتابیان لە کەشێکی ئارام تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن و گشت گرفتەکانیان چارەسەر کردووە و سوپاسی سەرجەم بەڕێوەبەر و چاودێرانی هۆڵی ئەزموونی کرد و هیوای سەرکەوتنی بۆ خواستن. پرۆسەکە بەڕێکوپێکی بەڕێوە دەچێت ئێشاڵڵا هیوا سەرکەوتن لە هەم قوتابیان دەخوازین 135 قوتابیمان هەیە چی کێشە و ئەوەی کارەبا ئەو شتانەمان لۆ دروست نەبووە ئینشاءالله هیوادارم هەروەها بەردەوام بێ بە ڕێکوپێکی و سەرکەوتن لە هەم قوتابیان دەخوازین ئینشاءالله هەموو بە نەمرەی باش سەر دەکەون. بەڵێ مامۆستا ئەگەر هاتووە قوتابیە گزی بکات ئێوە چ ڕێکارێک بەرامبەری ئەنجام بدەن؟ ئەکید هەر ڕێکارێک لە پەروەردە ئەمری پێدرابی ئەمە ئەو ڕێکارانەی لەگەر ئەوە دەکەین جێبەجێ دەکەین و دوور دەکرێتەوە لە ئیمتیحانەکە. کامەران تاهر کەناڵی پەروەردەیی هەولێر.